کاتێک تۆ سۆفی شمشێرێک لە خۆت بدەی خەنجەرێک لە سەرت بدەی کاتێک تۆ پیاو چاک و وەلی خوای گەورەی مارێک بگریت و سەری بخەیتە دەمتەوە خەریکی شوشە خواردن بیت بەسەر ئاگردا بڕۆی ئەنجا سوجدە بۆ شێخەکەت بەریت و خۆندەرەکەی ماچکەیت ئەمە تۆ پیاو چاکی لە ئەولیای خوای ئەم خرافیاتە لا هیندۆسەکانیشێ کاکە زیاتریش هەیە لەوێ ئەگەر بەوە دەبیتە وەلی دەبڕۆ بە هندۆسی واز لە ئیسلام بێنە ئیدعای ئیسلامەتی مەکە لە ئاینی ئیسلامدا نییە تۆ شەخص پەرستی بکەی قەبر پەرستی بکەی بە ناوی ئەولیای خوا کەی ئەمە ئەولیای خوا وەلی خوا دەڵێ من بپەرستن دەڵێ سوجدە بۆ من ببەن دەڵێ هانا بۆ من بێنن یا هەرچی پێغەمبەرە فەرموویەتی هرچی پیغمبر فرمیتی اعبدوا الله ما لكم من اله غيره پیغمبر خو علیه الصلاه والسلام فرمی اذا سالت فاسال الله واذا استعنت فاستعن بالله داوای شتێک کرد لە خوا داواکە داوای یارمەتی تەنها لە الله بکە قایل نەدەبوو کەس کڕنوشی بۆ بەرێ کەس ئێستا ڕازیە سوجدە بۆ پێڵاوەکەی ببات بەناوی چییە ئەمانە ئەولیای خوان حاشا ئەولیا الشەیطانن ئەولیا الرحمن نین مسلمان نەخەڵەتی پێی چۆن کەسانێک چی صفاتی خوا دایانە ئال البەیت ئەمانەش چ صفاتی خوای گەورەی دەیدێنە شێخەکانیان حەزرەتی شێخ غەیب دەزانێ ئەخ لەکوێ دەزانێ عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا عالم الغيب يقدانه كالله أو شيخيتو غيب لكوي دزانه بيمان بڵێ كشياطين لقالي نبي وهند درو دلسي بيان الله حضرتي شيخ غيب دزانه حضرتي شيخ لدوره همش تدبيسته حضرتي شيخ توانه همش تيجي هي ما صفات اخوات ديدي تمخلوقك بوي امش دور العين اسلام ورياي او جور عقيده بن بين خلطين برز كانم